کاتتان بەخێر بێن. ئەنجشین لە درێژەی کاروسەڵاتچیەکانیدا بەگشتی و بە تایبەتی بۆ لایەنی ئەدەبیات ئەمڕۆژ ڕەنگە لە کتێبەکەیدا ئازاری کەسێک باز بکە، بەڵام ئازاری بووە لە خانەی فەرهەنگیشین. ئەگەر بۆ مانایە دەڵم میوان ئەوە نا کە بڵێن میوان بێ لێرە، بەڵام قسامەگەری لە چەندین گۆڤار و ڕۆژنامە و ماڵپەڕ و تیڤی وەک پیامنێر و وەرجاری برایانی ئێزیدیشی تێدایە. من کات دەدەم بە بەڕێزیان دوایی ئەگەر هیچ شتێک نەما بەسەری من هێنای. شتێکی یەکەم لەسەر ئەوە بوو، باسی ئەوم دەکرد بۆ ئەو نەهامەتێ ئەوەی بەسەری کچەکە هاتی پێچوانەکەی ئەوەیە، یعنی ناوی فریال و ئەو ڕۆداوانەی هاتی بەسەری فریال تەمەنی 10 ساڵی دەکەم لە سیداعش لە ساڵ 2014 لەگەڵ دایک و دوای 5-6 ساڵ ئەوجا لە دەستی داعش ڕزگار دەکەم. ئەمیش چیرۆکی ئەو کچە باسم کردیە. ئامانجی من لەو کتێبە ئەوە بوو ئەمن میزانم چ بەسەری دێتن. ئەم باس چیرۆکی ئەوم کردیە بۆ کەتێ دەستی داعش کردیە. ئەمن لەناو کتێبەکە باسی ئەوم کردیە. ئی دومیش ئەمن دەمێت باسی ئەو تەلەڤیزیۆن لەگەڵ مامۆستا حەمەدێدا ژنووسەرێک بەناوبانگە دەستخۆشی لێ دەکەم. ڕۆژێک لەگەڵ ئەو لە ئیشێک تەلەڤیزیۆن دەستخۆشی داژە. من هەڵبەتە دەست پێکەم دوای حەقبێوەی ئازیزی شێک کاگە قسەیەکتان هەبی لەسەری ئەگەر قسەیەکی لەسەر بکە و سەری تۆری کۆمەڵایەتەوە یاخود بەڵێ ئەو کاتە بچین بۆ دەرەوەی کوردستان چۆ بەداخەوە تا پێی باید جێ بکڕبوونی خۆمان بدەین. دوو ئامانجم هەبوو. یەکەم نمونە کەسێک پێویست نابێت دوو کتێبی بکڕێت. یەک کتێبی بکڕێت باشترە بە هەردوو سۆرانێکی زۆر باش نییە. وەکو تەماشای کرمانجیەکەی دەکەم دەوێت کۆپیەکی کرمانجی بکەم دەتوانم باورێکە کەمێکیشم دەتوانم سۆرێکی لێ بکەم. ئیدۆم ئەوە بوو ئەو ڕۆداوای بەسەری ئەو نەفەرە هاتی بەسەری ئێزیان بە عام هاتی لەبیر نەکرێت. ئامانجی من ئەوە بوو. هەوریان ێزەکە کەس سەرنجەکە قسەی شوێ بێت. والله ما كان محمد الجاتري ڕۆژنامە نووس ناسی وە ڕۆژنامە سەرکەوتووە بەرەغبەتی بۆی هاتووە دیێ حەزی لە ئەدەبیاتەوە بابەتەکەی جنابێت دەمێت لەسەر بابەتێکی قسە بکەمەگەر جەنابیش قسەی لەسەر بکەیت. یعنی ڕۆژنامە نووسان چکە جەنابیش تێدا نییە، بەڵام ئەگەر تەماشا بکەیت لە سۆشیال میدیا یعنی زۆر یەکەم ئەگەر ئەمە ئیشە ڕۆژنامە نووسیان بەلاوانە نەمتار بەوەختەوە چکە ئەمە لە بۆ ئیشێکی ڕۆژنامە نووسی چوون ئیش ئەوان هەم ئەوی لەگەڵیان چون لە دەرەوەی داوام بوو ئەوجا بریارمدا لەسەر یعنی مەسەلەی ڕۆژنامە نووس گەورەترین مشکلەی ما لە هەر چاک باسی لە بەتەنیا ناکەین، یعنی باسی سابقەمان نییە بدرێ وڵای نەفەر بتوانێت بە ئازادی ئیشی ڕۆژنامە نووسی بکەن. ئەو مشکلەمان ئەو تەلەڤیزیۆنە سیاسەتی ئەو دەستگایە نەبوونجێت نەبگرێ نمونە پشتێک لەسەر ڕۆژئاوا دروست دەکەی دەڵێ بە حەساسیەتی ئەو بەتایبەت بۆ باکوور ڕۆژئاوا ویستم شتێک سەدا 80 تەواو بووە. ئێستا خەریکی ئەوە ئەگەر کەسێک سەپۆرتی وی کردووە ینی خۆتی باش ئەگەر نەیکردووە ئایا پەنای بردووەتە کەس مثل داوای کردووە هاوکاری نەکرابێ وەزارەتە یا خزر ناوەکەمیش دەستکاری بەس ناوی گوندەکەم نووسێ بەس ناوی باو و باکوورەوە ڕەنگە کتێب ئەو توانایی نەبێت، یعنی ئەو شەقاوە گەورەی نەبی بتوانێت بگاتە وڵاتان بتوانێت بگاتە شوێنی تر، یان ڕەنگە کەویستەکە زۆری بێت تا وەری جۆری بۆ زمانی دیکە. ئایا مەسەڵەن تاوە خەڵاسەکە بڕێک بەسی خۆت بکە لەبیر یان تو جەماعەت ئەو شارە لێ بکەن.